لا توريدو ماندا باس لبابتكي تردكين بابتكي جرينج أبيش باس لخزان رول ركاو كان يكون الجيم مدنية بزانين آن چه رول كان بيني ولا كم الجادا وتاني أنا تشتك بيش كش بكن ولا نويش ياندا باس لبابتكاني أفرتان دكين هركا پیوندی داره با روزی جهانی افرتان آوا به میانداری هر دو برس خاتون نجیب لطیف احمد اندامی گروپی پاراستنی خزانو خاتو گلالا شیخ عزیز اندامی گروپی پاراستنی خزان بخیر بن سپاس با آمدن متعلق خب بخیر بن الله سپاس علیکم السلام سپاس با آمدن متعلق سرتا بیم خوشا بشمالای خاتو گلالا و باسک مال گروپ کتان بکیم رولی گروپ کتان چیو کارو پیشه کرد بله بنای خوای گورو میروان سرتا دست خوشی لبرستانکم بو ام درفته بو ناساندنی گروپا کمانو کارو چالاکی کانان طبعا گروپی پاراستنی خیزان لسال 2020 لسر پیشنهاری گروپ خشکان اسلامی کردستان پیشنهاری بو رخراوکان کرد که ایما کامل رخراوین کارکین هر یک مانو لسونگی خو مانو کارکین بو هوشیاری افراد بو هوشیاری خیزان بو همومان بیاکەوە گروپی دروست نەکەین و گروپێکی بەهێز دروستکەین ئەو کاتە کارەکانمان باشتر ئەڕوا لەکوێ ڕێکخراوێ بەتەنیا کارێ بکات لەکوێ کۆمەڵێک ڕێکخراو بەیەکەوە کارێ بکەن بۆ ئەم مەبەستەش تاوتوی ئەوە کرا گروپێکیان دروست کرد گروپی پاراستنی خێزان ئەوە بوو لە 8 مارسی 2020 چالاکیەکان لە ئەمنە سوورەکە پێشکەش کرد پاشان دوای کۆڕۆنا فترێک بەهۆی ئەوەی کەوە ئیشەکان هەمی وەستا عادەتەن ئیشی ئەم ڕێکخراوەیش تا ڕادەیە وەستا لە دوای 2021ەوە ئیتر تۆزێ بە بارودۆخ ئاسایی بوویەوە ئێمە دەستمان کردەوە بەوەی کەوا جارێکی تر ئەم گروپە بخەینەوە کار و دەستکەینەوە بە ئیشەکانمان ئیتر لە 2021ەوە تا ئێستاوە تقریبان ساڵێک و 4 مانگە بە بەردەوام ئەم گروپە کۆنتاکمان لەگەڵ یەکە هەیە کۆبوونەوەمان هەیە کارەکانیشمان لە چوارچێوەی پاراستنی خێزانە چونکە بەڕاستی ئەمڕۆ ئەگەر جەنابتان بزانن خێزان لە هەموو جیهانە بە شێوازێکی گشتی لەژێر هەڕەشەی هەڵوەشاندنەوەیە زۆر هەوڵ و زۆر کار و زۆر پلان و پیلانی بۆ دائەندێکەوە خێزانەکان لە بەری هەڵوەشێنەوە چونکە تۆکمەی خێزان زیانی گەورە سەرمایەدارەکانی تایە بۆی لە هەموو لایەکەوە هەوڵی ئەوە ئەیەن کە خێزانەکان لەبەرێک هەڵوەشێتەوە ڕاست لە پاڵ ئەوەیشە کۆمەڵێک هەن کار ئەکەن بۆ ئەوەی کە خێزانەکان یەک بگرنەوە لە شیرازەیی پەرتەوازەیی ڕزگاری بێ ئێمەش وەک ئەم گروپە هەوڵی ئەوەین کەوا هەر کەسە و لە شوێنی خۆمانەوە و یاخو بە شێوازێکی گشتی کار بکەین بۆ ئەوەی هۆشیاری خێزان بڵاو بێتەوە هۆشیاری تاکەکان بڵاو بێتەوە چونکە بەڕاستی پاراستنی خێزان پاراستنی کۆمەلگایە پاراستنی وڵاتە ئاسوودەیی بۆ وڵاتە ئەگەڕێتەوە ئاسوودەیی بۆ کۆمەلگا ئەگەڕێتەوە بۆیە ئەم گروپەیش کار و چالاکیەکانی لە سۆنگەی ئەوەیەکەوە تاکەکان هۆشیار بکەن بۆ ئەوەی کەوا خێزانەکانمان جارێکی تر شکۆیان بۆ بگەڕێتەوە جارێکی تر لە پەرتەوازی بە دوور بێت جارێکی تر خێزانەکان لە دەوری یەک کۆبنەوە هەست بکەن کەوا شوێن و پێگەیەکیان هەیە کەوا هایلایکی و مانوبوونی دەرەوەیان لێرە ئاسوودەیان بۆ دروست ئەکا زۆر زۆر باشە خاتو گوڵاڵە خاتو نەجی بە زۆر بەخێر بێن دووبارە سپاسان بۆ خۆڵە ئەمە بزانم ئەم گروپە لە چەند ڕێکخراو پێکاتەوە ڕێکخراوانە کامان کە لەم گروپە ئەندام هەروە بۆچی بابەتی خێزانتان هەڵبژاردەوەکو بابەتی گرنگی پێدراوی گروپەکەتان بەڵێ بناوی خۆی گەورە میهرەبان سپاس و دەستخۆشیم بۆ ئێوەش بۆ دەرفەتە ئەم گروپە تقریبان توانین بڵێن لە 20 تا 25 ڕێکخراو بەڵام تەنها ڕێکخراو نییە کە ژمارە کەسایەتیشی تایە یعنی پێک هاتووە و ئێمە سەرەتا کە دەستمان کرد بە کارەکان بێگومان هەستمان بەوە کرد کە تەحەدیەکی زۆر لە بەردەم خێزانە هەیە لە هەرێمی کوردستان و خێزان ڕۆژ بە ڕۆژ زیاتر بەرەو ڕوبەڕووی بربەست و یعنی کێشە و تەنانەت هەڵوەشانەوە و یعنی ئەو ئامارانی کە دەست ئێمە ئەکەو لە ڕاگەیانەکان لە دەستگا فەرمیەکان
لە بەڕێوەبەرایەتی تونند و تیژیەکان یعنی ئاماری زۆر ترسناک بوون بەڕاستی لەسەر کێشەکانی خێزان لە ناو دادگاکانە یعنی ئەمانە هەمووی پاڵنەر بوون بۆ ئەوەی کە ئێمە هەست بەو بەرپرسیارەتێ بکەین هەوڵ بدەین کە کارێکی لەو شێوازە یاخود گروپێکی لەو شێوازە دروستکەین ڕاستە ئەم ڕێکخراوانە هەریەکەو بۆ خۆی لە مەجای خۆیشە کارەکە چکە ڕێکخراوەکان تایەتی ڕێکخراوی جەماوەریە بۆ نمونەوەکو یەکگرتووی خوشکانی ئیسلامی وەکو ڕێکخراوی خوشکانی ئیسلامی وەکو کۆمەڵی ئافرەتانی سۆشیالز یعنی ئەم ڕێکخراوانە جەماوەرین بڵین بنکەیان هەیە ئەندامیان هەیە بەڵام ڕێکخراوی NGOشی تایە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی تایە وە کەسایەتی تایە کەسی ئێستا ئێمە گروپەکە تقریبا تەشکیلەیەکیشمان بۆ کردووە ینی مەسەن بەشی یاسایی هەیە بەشی پەیوەندیەکانی هەیە بەشی ڕاگەیاندنی هەیە بەشی پلان و پرۆژەی هەیە یعنی ئەم بەشانش لە گروپەکە دیاری کراوە ینی لە هەموو بوارەکان ئێمە هەموو ڕوویەکەوە کار لەسەر خێزانەکەین جا ئەو گرفتانی یاخۆی بڵێن ئەو بربەستانی و کواماژەم پێیا کە لە بەردەم خێزانە بوون ئێمە وەکو هەست بە بەرپرسیارەتیکردن پێمان باش بوو کارێکی دەستە جەمعی بکەین بۆ خزمەتکردن بە خێزان و بە کۆمەڵگەی کوردی بۆیە هاتین ئەم گروپەمان ڕاگەیان وە سوپاس بخوا کار و چالاکیەکانیشی دەنگدانەوەیکی باشی هەبووە تا ئێستا و بەردەوامیش ڕێکخراوی تر ئامادەی دەرەبڕێ بۆی کە پەیوەندی بکا بە گروپەکەەوە وە کەسایەتی هەیە مەسەلەن لەوانەیە لە شوێنی تریژ ئیشیە بێ بەڵام خۆی پێخۆش یعنی لەو بوارە ئیشکاتچکە ئیش کارکردن بۆ خێزان بەڕاستی ئەتوانم بڵێم لە ئێستاە ئەوەی هەست بە بەرپرسیارەتی بکە بەرامبەر بە کۆمەڵگەکەی لە ئەولەوێتی کارەکانە چونکە وەکو گوڵاڵەخان ئاماژی پێ ئەگەر ئینسان لە خێزانێکی ئارام و یعنی دڵی بە خێزانەکەی خۆش نەبێ و ئارام نەبێتیا و ئیسراحەت و ئەوەی تیانەکات و ماندووبوونی تیانە حەسێتەوە بەڕاستی ئەوەنە کێشەکانی دەروی خێزان زۆرە ئێستا ئەوەنە سەرقاڵی ئەندامانی کۆمەڵگە زۆرە ئەگەر خێزانێکی وانە بێت لە پشتی هەر کەسێکەوە ناتوانێت لە ئیشەکەی دەرەوە سەرکەوتوو بێ بۆ ئێمەکو هەست بە بەرپرسیارەتی بەڕاستی پێمان باش بوو یعنی پێمان لە هەموو کارەکانی تر لە پێشتر بوو کە کار لەسەر ئەو بابەتە بکەین. زۆر باشە خەت و گوڵاڵایانی زۆر جار دەوترێت ڕێکخراوەکان بەگشتی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بارێکن بەسەر کۆمەلگاوە یاخود دروشمێکن کار و چالاکیەکانیان ناوڕۆکێکی وای نەبووە ئێوە بەدەر لەو هەموو قسانی دەوترێت بە ڕێکخراوەکان هەوڵتان ناوە ئاماجەکەتان پێکەن وە چالاکیەکی وا نەوعی و گرنگ ئەنجام بدەن کە ڕنگدانەوەی هەبێت و سپاس بخوا هینەکەیتان بینی بێتەوە ئەنجامەکەیتان بینی بێتەوە سپاس بخوا ئێمە لەبەر ئەوەی ڕێکخراوێکی ئیسلامین عادەتەن ڕێکخراوی ئیسلامی خاوەن پەیامە پەیامێکی پێیە ئەنجا سپاس بۆخوا ئەندامانی ڕێکخراوی ئیسلامی سربەرزن بەوەی کەوا کەمترین کێشەی خێزانیان هەیە کەمترین کێشەی ئەخلاقیان هەیە بگرە یعنی لەوانەیە هەر نەش بێت لەبەر ئەوە ڕێکخراوی ئیسلامی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی یا گوتی خوشکانی ئیسلامی و یا ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئەمانە کە ئێمە کارەکەن یاخۆ ڕێکخراوەکانی تر هەر کەسە و لە هینی خۆیەوە لە بەرنامەی خۆیەوە هەوڵەیە بۆ ئەوەی کەوە کار بۆ ئاسانکردنی ئافرەتان بکە کار بۆ هۆشیارکردنەوەی ئافرەتان بکە ئەوەی کە ئەڵێن بۆ بەبار بەسەر کۆمەڵگاوە ئەوە وەکو بڵێن بوختانێکە بۆ ڕێکخراوەکانەکەن هەڵبەتە ڕێکخراویش هەیەکەوە هەوڵەیە بۆ ناشرینکردنی ڕێکخراوەکان هەوڵەیە بۆ لە کارکەدارکردنی کۆمەڵگا بەڵام ئێمە ئەم کۆمەڵە ڕێکخراوی کەوا کارەکەین سپاس بۆخوا لەبەر ئەوەی وکوتم پەیامێکمان هەیە لەبەر ئەوەی منهەجێکی جوانمان هەیە ئێمە کار بۆ ئەوەی هۆشیارکردنەوەی خێزانەکەین ئێمە کار بۆ ئەوەکەین کەوا تاکەکانی کۆمەڵگا هەمویان تاکی ئارام و تاکی دروست بن بۆیە لە ماوەی 29 ساڵە یەکگرتووی خوشکانی ئیسلامی کوردستان ئیعلانی خۆی کردووە سپاس بەخوا لە ماوەی ئەم 29 ساڵە چەنەها ئافرەتی باشی پێگەیاندووە وەکو قوتابخانەیە کۆمەڵی ئافرەتی باشی کارامەی دەستپاک و چالاکی خستوتە ناو کۆمەڵگایە کۆمەڵی خێزانی باشی پێگەیاندووە یعنی لە سۆنگەی خۆیەوە کۆمەڵی ئیشی باشی کردووە و ئیشەکانیشمان شاید حاڵی خەڵکەکەوە جەماوەر ئەیبینێت سەرکەوتوو بن یاخوا خاتونە جیبە
بۆ پێی کە ساڵانێکی زۆرە لە بواری ڕێکخراوەیە کارەکەن و لە بواری ئافرەتان و خێزان ئەو بابەتانێکە لە ناو کۆمەلگایە زۆر کات پرسی تایبەتن ئێوە کارتانتیا کردووە لە ئێستەیە ئاستی خێزانی کوردی چۆنە بینن و تا چەندێک سەقامگیرە و تا چەندێک شانی ئەوەیە کە ئێمە وەکو کۆمەلگا شانازی بە خێزانەکانەوە بکەین. بەڵێ وڵی من ئەتوانم بڵێم یعنی تا ئێستاش خێزانی کورد سوپاس بخوا زۆر بە جوانی ماوەتەوە. یعنی ئەگەر بەراوردی کەین بە خێزان بەگشتی لە جیهانە یاخود تەنانەت لە وڵاتانی دەوروبەرمان لە وڵاتی ئیسلامەکانیشە یعنی خێزانی کورد تا ئێستا خێزانێکە کە پابەندە بە تا ڕادیەکی زۆر بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە بنەماکانی ئیسلامەوە و پابەندە بە ئاکار و ڕەوشتە بەرزەکانی ینی کە لەناو کە ئێمە بانگەشەی بۆ ئەەکەین و بە جوانی ماوەتەوە بەڵام بەداخەوە ینی هەوڵ هەیە بۆ ئەوەی کە ئەمەش نەمێنێت ینی ئەمەش بە دەردی خێزان ببرێت کە لە جیهانە ئەمڕۆ ئەبینین ینی خێزان وای لێ هاتووە تەنانەت پێناسەی خێزان وەکو خۆی نەماوەتەوە یعنی بەداخەوە ئەمە هەجمەیە کە هاتووە کە خەریکە بەرۆکی ئێمە شەگرێ بۆیە ئێمە ئێستا ئەرک و بەرپرسیارەتی قورسمان لەسەر شانە وەکو ئەو ڕێکخراوانی کە لە بواری کۆمەڵایەتی یاخود لە بواری ژنانایی شەکەواتە ئێوەکو ئەو ڕێکخراوانە و بتایبەتیش وەکو گروپی کە دروستان کردووە ئەگرێت چۆن ڕۆڵ ببینن لە گەشت سندنی خێزانی کوردیاوە لابردنی ئەو مەترسیانێکی ئێستا لەسەر خێزانی کوردی هەیە. بەڵێ من ینی وەکو ئاماژەم پێکرد ئێستا ئەو تەحەدیانی کە ڕوبەڕووی خێزانە بێتەوە جیاوازە لە ڕابردوو ئێستا شتی نوێ هاتوۆتە ئاراوە تەنانەت ئێستا وەکوتم پێناسەی خێزان کە گۆڕانکاری بەسەرهاتۆمە بەستمەوە بوو ئێستا لە جیهانە بە جۆرێکی تر ئەیانە خێزان بناسیێنن بەوەی کە مەرج نییە خێزان مەسەرەن ژن و پیاوێک بێ مەرج نییە مەسەرەن مناڵیان هەبێ مەرج نییە یعنی جۆری جیاوازیان بۆ خێزان دروست کردووە یعنی ئەوەی کە باو بەوەی کە ئێمە تا ئێستا زانیومانە خێزان بریتێ لە دوو هاوسەر کە نێر و مێن و مناڵیان هەیە بەڵام ئێستا پێناسی تقریبان زیاتر لە 12 جۆری خێزان هەیە یعنی کە لە نەتەوەی گرتوەکان ئەمە بڕیاری لەسەردا و ئیقراری کردووە مەترسی بۆ خێزان ئەمە مەترسێکی زۆر گەورەیە بۆ خێزان چونکە ئەمە هیچ مانایەک بۆ خێزان نایڵێتەوە خێزان بۆ مانایی کە شوێنێک بێ بۆ ئارامی دەرونی تاکەکان و شوێنێک بێ بۆ پەروەردەکردنی ئەو تاکانی کە دێنە دنیاوە یعنی ئەگەر یعنی ئێمە بێنی لە بەرچاوی خۆمان ئەگەر خێزانێک بۆ نمونە ئەوەی کە ئەوان بانگەشەی بۆکەن دوو ژن بێت یاخود دوو پیاو بێ ئەمانە طبعاً مناڵیان نابێ یعنی ئەبێ مناڵێک بێنن تەبەنی بکەن و خۆیان گەوریکەن و بەخێویکەن یعنی تا چەند ئەم منداڵە ئاسوودا بێ لەو خێزانە تا چەند ئەم مناڵە سبەینێ سودمەند دەبێ بۆ کۆمەلگا تا چەند ئەتوانێت خزمەت بە کۆمەلگەکەی بکە لە بیئەیەکی ئاوایە لە ژینگەیەکی ئاوایە گەورە بێ و پەروەردە بێ بۆیە ئەمانە هەمووی تەحەدین و سوپاس بخوا تا ئێستا نەهاتۆتە هەرمی کوردستانەوە بەڵام ئیشی لەسەرەکرێ ئیش بۆ ئەوە کرێکە بهێنرێتە لای ئێمەش بۆیە ئێمە لە ئێستاە بەڕاستی بەلامانەوە زۆر گرنگە کە کار لەسەر ئەو بوارە بکەین خێزان بەو جوانی خۆی بمێنێتەوە بۆ تۆکمەیە بمێنێتەوە بەو شێوازەی خۆی کە هەیە بمێنێتەوە چونکە ئەمە دوجار کۆمەلگە لی سوودمان دەبێ یعنی تەنانەت ئەوانی کە لە پشتی ئەو بانگەشەوێن بەڕاستی ئەگەر لە زەرەریان نەبێت ئەزانن کە ئەمە خێزان هەڵەوەشێ بەڵام دیارە مانەوەی خێزان بەو شێوازە لە زەرەری ئەوان و لە زەرەری پرۆژە و ئەجێندای ئەوانە بۆیە کار لەسەر هەڵوەشانەوە یەکەن ئەوەی لە ناو خێزانە ڕۆڵێکی گرنگی هەیە ئافرەتە ینی ئەم ڕۆژکە 8 مارسە باز لە ڕۆژی گیانی ئافرەتانمان کرد گرنگە کە بزانین پرسەکانی ئافرەت لە ئێستاە کە هەیە ئەو کوڕێکخراوەکان تا چەندێک کارتان لەسەر کردووە و تا چەندێک ئەم بابەتە گرنگانی بمانەوە نەمانەوە ئێستا چەندین پێشەلکاری هەیە بەرامبەر بە ئافرەتەکان و ڕێکخراوەکانیش گرنگە ڕۆڵی خۆیان هەبێ دەنگیان هەبێ و داکۆکی کارێکی باش بنە مافەکانی ئافرەت خۆی ڕۆژی 8 مارس وەکو معلومە لای جەنابتان چۆن هاتووە لەوەی کەوە ئەو کۆمەڵە ئافرەتە لە ساڵی 1950 داوای مافی سەرەتایترین مافی خۆیان کرد کە وتیان دە کاتژمێر ئیشەکەین کاتژمێرەکەمان کەم کرێت و تۆزێ کرێکەشمان زیاد کرێ بەڵام ئەوە بوو گرتنیان و هەنێکیان لەناو برن پاش ئەو لە ساڵی 1970
بە هەمان شێوە لە هەمان ڕۆژە کۆمەڵێک ئافرەت هاتن هەر لە نیویۆرک خۆپیشاندانیان کرد لە ساڵێدی ئەو ڕۆژەیە بۆ ئەوەی بە هەمان شێوە ینی نیو سەدە دوای ئەوە هەر داوای هەمان مافیانە کرد یعنی ئافرەتانیان ئەهێنا کۆمەڵی ئیشیان پێ ئەکردن ئیشی توانا پڕوکێن و دەسەعات کارکردن و بە کرەیەکی کەم و دوایی کە ئەڕۆشتەوە بۆ ماڵیشەوە بۆ هەمان شێوە ئەبووە ئیشی ماڵێشی بکرای ئیتر زۆر فشار بوو لەسەر ئافرەتەکان بۆیە بە دوای نیو سەدە بە هەمان شێوە خۆپیشاندانێکیان کرد داوای ئەویان کردکەوە ئەوی ئەو کاتە ئافرەتان داوایان کرد و ئێستا بۆمان جێبەجێ کرد ئەم جارە چیان کرد هاتن بە شێوازێکی نادیار ئەو شوێنەیان دەست بەسەرکردن لە شوێنەکە و پاشان ئاگریان تێبەران و 100 ئافرەت سووتە یعنی نیو سەدە دوای ئەوە ئەفرەت هە داوای مافی خۆی کرد بەڵام بە هەمان مەرگیان بردن بۆیە ئەم ڕۆژە ساڵانێکی دوای ئەوە کرا بە ڕۆژێکی جیهانی بۆ ئافرەتان یعنی زۆر جار ئافرەتان لەم ڕۆژە ئەیکەن بە خۆشی و هەڵپەرکی ئۆمانە بەس ئەمە ڕۆژێکە بەڵێ ڕۆژێکی ئافرەتانە بەڵام ڕۆژی ئەوەیە ئافرەت داوای مافی خۆی کردووە مافەکەی زەوت کراوە بەڵام لە پاڵ ئەوە توندوتیژی بەرامبەر کراوە بۆی بەڕاستی ئەبێ ئەم ڕۆژە یعنی ئافرەتان بزانن وریا بنەوە کە ئایا مافی ئافرەتان لە چ پەیامێکە هەیە مافی ئافرەتان ئایا لە پەیامی خوایە بەدەستی ئەیهێنن یا لە غەیری خۆیە بۆی ئافرەت حەقە لەم ڕۆژە یعنی بە خۆداچوونەوەی کێبێ لە جاتی ئەوەی خۆگۆڕین و هەڵپەڕکردنە دانیشێ بە مافەکانی خۆیە دانیشێ توێژینەوە دیراسە بکە بزانین ئایا ئافرەت لە چ پەیامێکە لە چ بەرنمەیەکە مافی دراوەتێ ئایا ئەوانەی کەوا بە ناو بانگەشە بۆ مافی ئافرەتەکەن بۆ شێوازە هەڵس و کەوتەکەن لەگەڵ ئافرەتە یا پەیامێکی خۆی کە 1444 ساڵ پێش ئێسا داوا ئەکا کە ئافرەت و پیاو لە هەموو شتەکانەوە یەک خۆی گەورە ئەفەرمیوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم کاتێکە ئەڵێ بەنی ئادەم ئیتر ناڵێ ژن یا پیاو ئەفەرمێ بەنی ئادەم لە چی پێکاتەوە لە ژن و پیاو یا ئەفەرمێ ئینە ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم باشترین کەستان ئەوانن کەچی کە تەخواتان هەیە کەواتە یعنی تۆ وەرە توێژینەوەیەک هەڵسەنگاندن لەبینی ئەم دوو پەیامە بکە خوایە کە تۆ لەگەڵ هاوبەشەکەدا کە پیاوە وەکو یەک ناوتانە بە لە عیبادەتە لە مافی کۆمەڵایەتیە لە مافی سیاسیە لە مافی ڕۆشنبیریە لە مافی ئابوووریە هەمووی ئەڵێ تۆش بۆت هەیە کە وەکو بە هاوبەشەکەت وەکو ڕاگەزەکەی بەرامبەرت تۆش یەکسان بی ئەتوانی داوای مافی خۆت بکەیت بەڵام کۆمەڵی ئەرکەیەکەوە پیاو هەیەتی ژنیەتی یا ژن هەیەتی پیاونیەتی جیاوە لەبەر برسیارەکە بۆ یعنی بەڕاستی حەق ئافرەت هەمووی ئەوەی کەوا بە شارەزایەکی نییە ئەوەی کەوا نازانێ پێیانجۆ یعنی لەم ڕۆژە بە دوواداچوون بکە لەم ڕۆژە هەڵسەنگاندنێ بکە بۆ ئەو مافەکان زۆر باش خات و گوڵاڵە لەم ساڵانی ئاخیرا بە تایبەت دەبینن کە خانمان لە هەموو کە جیاوازەکانە ڕۆڵی خۆیانە بین و دەوریان هەیە و کارەکەن بەو پێیکە ئێوە لەناو ڕێکخراوێکی خانمانان و لەو کایە ساڵانێکی زۆرە کارەکەن ئێستا ڕۆڵی خانمان لەو کایە جیاوازانەیە چۆنە لە سەنگی ئایا لە ئاستی چاوەڕوانیان ئێوە چاوەڕێشتی زیاتریشیان لەیەکەن تا ڕادەیەک ئێمە تا ڕادێک باشین یعنی توانیوێتین بەڵام بە گەورەی تمۆحی ئافرەتان نییە چونکە بەڕاستی خۆی گەورە تااقەت و توانایەکی جیاوازی بەخشیەوە بە ئافرەت یعنی ئافرەت لە یەک ئەوە یعنی زانست و توێژینەوە سەلماندوێتی ئافرەت لێ کاتە ئەتوانێت سێ چوار ئیش بە یەکەوە بکە چونکە تەرکیز و بیرکردنەوەی بەهێزە بۆیە توانای ئافرەت لەوە بەهێزترە کە بتوانێت یعنی ئیشێکی زیاتری بدرێتێ ئەو کارانی کەوا دراوە بە ئافرەت وەکوتم تا ڕادەیە باشە بەڵام بە گوێرەی توانانیە یعنی ئێمە ئەگەر بۆ سەردەمانی پێش خۆشمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بگەڕێنەوە سەیرەکەین ئافرەت لەو کاتە لە هەموو بارەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو مافێکی یاوەتێ یعنی بەڕاستی من زۆر جار بیر لەوە ئەکەمەوە کاتێکە بەیعەی عەقەبە ئەکرێت لە شەوێکی نیوە شەوە دەوری یعنی درەنگانی شەوە لە شەوە زەنگێکە کاتێک کۆمەڵی پیاوێن بەیعەیەن بە پێغەمبەری خواکەوە ئەم پەیامە بگەێن و تەسلیم بن لە پاڵ ئافرەتیشی تایە یعنی تۆ بهێنە بەرچاوی خۆت ئێستا لە مینا بە شەوێکی تاریکە کۆمەڵی ئافرەت یعنی لە هەزار هینی بۆ بەڵام لەو کاتە زۆر سەربەرزانە ئافرەت ڕۆشتووە دەست لە بەرامبەر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەیعەی واوەکەوە ئێمەش بە گیان و بە ڕۆحمان لەگەڵ ئەم پەیامە
یاخو لە بواری عیبادەتە یعنی ئافرەت پێنج فەرزە لە مزگەوتان نوێژی کردووە حتا بە شەوانی تاریکیشە هەتا زۆر جار پێغەمبەر خۆ صلی الله علیه و فەرموویەتی کاتێیان یعنی بە شێوازێوەرن بۆ ئەوەی تووشی کێشە نەبن یعنی زۆر سەربەست بوو زۆر ئازا بوو ئافرەت لەو سەردەمەی پێغەمبەری خۆ صلی الله علیه و سەلەم بەڵام ئێستا لەبەر ئەوەی ئەمنە شتیان خستووەتە پاڵ دین و ئەو دینیان بە شێوازێکی تر بەرچاوی خەڵکردووە خەڵک وە ئەزانێ ئیتر ئیسلام چنگی خستوەتە قڕی ئافرەتەوە بەڵام بەداخەوە یعنی حاجی شەماڵ بە ڕەحمەتی زۆر ئەی فەرموو خوای گەورە لێ خۆش بێت ئەوی لە منەوە سەیری ئیسلام مەکەن چونکە من ئینسانم بەڵکو لە دینەکەی خۆی و سەیری ئیسلام بکەن بۆیە ئافرەتانیش لە دینەوە لە فەرمودەوە لە قورئانەوە لە ئاەتەکانەوە سەیری مافەکانی خۆیان بکەن نەک لە هەڵسو کەوتی کەسەکان و ئەوانەی کەوە ممارەسەی ئەەکەن زۆر باش خاتون نەجیبە بۆ پێیکە لە ئێستایا خانمان لە دەریشەوە ئەرکیان هەیە و لە ماڵشەوە پێویستە کۆمەڵێک ئەرکی خێزانی خۆیان جێبەجێ بکەن تا چەندێکەوە هانی ئافرەتاندن هاوسەنگی لە نێوان ئەم دوو ئەرکەیە ڕابگرن یا ئەگەر هاوسەنگی نەبێت عاقبەت خێزانەکان بەرەو کوێوەڕەوە بەڵێ وڵی بێگومان ینی لە ئێستاە ئافرەت ینی ئەتوانین بڵێن بە زۆری ینی کە ئەو خێزانانی بە تایبەتی کە تازەن ینی ئێستا دروستە بن بە زۆری ئافرەت لە دەریشەوە ئیشەکات چکە ینی بارودۆخ و زڕوفەکە وای بەسەراتۆکە وا پێویستە مەسەرەن ژنیش و پیاویش ئیشکا ئەمڕۆ ئیتر بەداخەوە بارگرانیە کە هەرچەنە ژنان بۆیان هەیە کار بکەن بەڵام واجب نییە لە سەریان بەڵام ئێستا وای لێ هاتووە کراوە بۆ بەواجب ینی بە ناچاری بۆیە ئەمە پێویستی بەوەیە کە هەم ژن بتوانێت هاوسەنگی ڕاگرێ چکە بەڕاستی ژن هەرچەنە لە دەرەوە کارا و چالاک بێ نابێ کاریگەریە بێ لەسەر ماڵەکەی لەسەر پەروەردەی مناڵەکانی لەسەر مەسەلەن مافی دەوروبەرەکەی بۆیە ئەگەر بتوانێت ئەو هاوسەنگی ڕاگرێ ئەوە بۆ خۆشی دەرونی ئارامترە بێ و خێزانەکەشی باشتر پێ ئەگات و ینی ئەتوانێت پەروەردەیەکی باشتری مناڵەکانی بکەن بەڵام ئەمەش بە تەنها بە ئافرەت ناکرێت ئەبێ پیاویش هاوکار بێ ئەبێت بەڕاستی و پیاوی کە هاوسەرەکەی لە دەرەوە کارەکە ئەبێت هەم لە ماڵەوە هەم لە دەرەوە هاوکار بێ لەگەڵیاوە پشتیوانی بێ و هاندەری بێ بۆ ئەوەی کە بتوانێت یعنی بەو ئەرکە قورسە هەستێ بۆیە ئێمە وەکو چالاکوان یاخود ئەوانەی لە بواری مافی ئافرەتانە کارەکەین بەردەوام ئەمە بەگوێی ئەندامەکانمانە ئەوە بەگوێی هەموو کۆمەلگا ئەدەین کە ئەبێ ئافرەتان ئەو ڕۆڵی کە هەیەە یعنی هاوسەنگی تیان ڕاگرن هەم ئەرکی دەرەوە هەم ئەرکی ماڵەوە بتوانن هاوسەنگی ڕاگرن بۆی کە سەرکەوتوو بن لە ئەرکەکانیانە. باشە ببوورە لە پێم خۆش بوو وەکو ئیزافەیەک بۆ قسەکانی گوڵاڵەخان لەسەرەوەی کە قسە زۆرەکرێت لەسەر ڕێکخراوەکان کە ڕێکخراوەکان لە ئێستاە ئەوانن بوونەتە هۆی هەڵوەشانەوەی خێزانەوە یاخود ئەوان بارن بەسەر کۆمەلگەەوە بەڕاستی بێئینسافیەکرێ بەرامبەر بە ڕێکخراوەکان یعنی من ئەتوانمەوە شایەتی ئێمە کە خۆمان لە ڕێکخراوە هاتوین یعنی مەهام و ئەرکی ڕێکخراوەکان باشتر ئەزانین کە یعنی ئەوەی ئەو لەلای ئەوان گرنگە بە دەرەجەی یەک هۆشیارکردنەوەی ئافرەتانە یعنی کە ئافرەت هۆشیار بوو بەرامبەر بە ئەرکەکانیشی و بە مافەکانیشی ئێمە ناڵێن ئافرەت بەس تەنها داوای مافکە ئەبێ بێگومان ئاشنابێ بە ئەرکەکانی سەرشانیشی و بتوانێت ئەرکی خۆشی وەکو پێویست ئەدا بکە ئێمە بەردەوام ئەمە ئاین بەگوێی کۆمەلگا دایکایەتیشیان بیر نەچێتەوە بە تایبەتی لە ئێستایا کە خەریکە ئەرکی دایکایەتی لە بەرچاوی خانمانەکریان بۆ گەورەی جارانەوە سەیری بە دڵنیاییەوە من وەکو ئاماژەم پێ عنی نابێ ئەرکی دەرەوە بکە کە ئەرکی ماڵەوە لەبیر ئافرەت بەرێتەوە لەوانەیە ڕێکخراو هەبێ لەوانەیە وەکو کەسایەتی هەبێن مەسەلەن بە پێچەوانەی ئەم ئاراستەوە کار بکە بەڵام ئەمە ناکرێت تەعمیم کرێ بۆ هەموو ڕێکخراوەکان کە بوتری ئەوان بارن بەڵکو ئەوان هەوڵیان داوە بۆ هۆشیارکردنەوەی خێزانەکان. ئێمە سپاسی بەڕستانەکەین خاتۆ نەجیب لەتیف ئەحمەد ئەندامی گروپی پاراستنی خێزان و خاتۆ گوڵاڵە شێخ عەزیز سپاس بۆ ئامادەبوونتان گوڵاڵەخان نەجیب خان سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ ئێوەش دەستان بۆ